دەم باش تەماشاوانی نێجا جاردن بۆ بەرنامەیەکی خەڵی بخێر بێن بابەتە ئێرۆ قەرزێ سندوقایەکی جیبوونی هەیە چەند ئالیکاریا کەسێن ئانک و ئالین کێم دەرەمەدانە بێگومان لە بودجێ ساڵانە یە هەرێما کوردستانی 8 میلیارد دینار بۆ دروستکردنەیەکی ناکەنجیبوونێ لە سندوقا ئاکەنجیبوونێ دێتەدان دەمەکێدا بە وان فەرمانبەران وەدگرە کو موچێوان دنابەرە 300 هەیە 1 میلیۆن دیناردایە هەروەها وان خێزانین کێم دەرەمەد وەدگرە کو لەژێر هێلا هەژاریەدان ئانکۆ داهاتوان یە مەهانە 200,000 دینارە کێمترن قەرزی نیشتەجێبوون تا چەند یارمەتی خەڵکی کەم دەرەمەداوە ئەمە ناو نیشانی بابەتی ئەمڕۆ بەرنامەی مایکی خەڵکە ئێوەتوانن سەرنج و بچوونەکانی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە بەرچاو دوای ئەم ناوبەرە لە خزمەتی وەرگرتنی بچوونی ئێوەدا لەگەڵمان بن. دووبارە سەڵاتانە بێ بینەرە بەڕێزەکان بابەتی ئەمڕۆی مایکی خەڵێک تایبەتە بە قەرزی سندوقی نیشتەجێبوون تا چەند یارمەتی خەڵکی کەم دەرەمەداوە بێگومان لە بودجەی ساڵانە بری 8 میلیارد دینار تەرخان دەکرێت بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون لە سندوقی نیشتەجێبوون ئەو یەکە نیشتەجێبوونە بەستونی دروست بکرێ و ئەو کەسانە دەگرێتەوە کە بە پێی چەند خاڵێکی دەستنیشان کراوە بە تایبەتی ئەو فەرمانبەرانەی کە موچەکەیان لە نێوان 300,000 تا 1 میلیۆن دیناردایە و بە تایبەت ئەو خێزانە کێم دەرەمەتەنەی کە داهاتی مانگانەیان لە 200,000 کەمترە ئەم پرۆژەیە بێگومان خستوتەواری جیبەجیکردنەوە تا ئێستا ئەمە تا چەند توانویەتی یارمەتی خەڵکی کەم دەرەمەت بدا و خەڵکانەی کە ناتوانن ببنە خاوەن یەکەی نیشتەجێبینی خۆیان کە بێگومان لە کوردستانیش زۆر جار باس لەوەیگرێت کە کێشی نیشتەجێبوونیەکی کە لەو کێشە سەرەکیانەی کە کومەلگایەمە بەدەستەوە ناڵێنێ تا ئێستا ئەم پرۆژانەی حکوومەتی یاریمی کوردستان تا چەند توانیویانە تا ڕادەیەکی ئەم کێشە چارەسەر بکرێت ئەوەی بەڕێز خۆشەویستە توانێت لەسەر تاوەری ئەمڕۆمان ئان لەسەر ئەو بابەتی کە دەستی شامان کردووە بۆ چون سەرنجەکانی خۆتان بخەنەوە بەرچاو یەکەم پەیوەندیشمان باوکی دیار باوکی دیار لە کەرکووکەوە ئەم کاتەوە باش بەڕێزم من باوکی دیار لە کەرکووکەوە بەڵێ سپاس دەکەم دەمەوێت لەسەر ئەو تەورێ بەڕێستان قسە بکەم و سەرەتا دیارە بۆ هەموو کوردستانیەک تەماشاوانی نێجا بابەت ئێریە بەرنامەیەکی خەڵک بناو نیشانن قەرزێن سندوق ئاکەنجیبوونێ تا چەند ئالیکاریە خەڵکێکیم دەرەمەدایە بێگومان لە کوردستانی بەحسەوەیەکە دێتەکردن کو ڕێژەوان کەسێن ئانکوان ماڵباتێن هەیەنها کرێچینە گەلێکە هەیە ناف پرزگەرێکە بە شێوەیەکی کۆنکرێتی بنەڕەتی ناکە چارەسەرکردن و ئەو پرۆژە حکوومەت هەرێما کوردستانی کۆوەکو یاساژ باڵپەرلەمانی بە دەرچووی لە بودجێ ساڵانەی هەرێمێ بە کوژمێ 8 میلیارد دینار دێنە تەرخانکردن بۆ دروستکردنایەکی ناکەنجیبوونێ لە سندوق ئاکەنجیبوونێ کو بێگومان هەیان هاژێک ئەوە کەفتکەواری جیبەجیکردنێ ئەف پرۆژە تا چەند کاریە خزمەتە گەل بکە باوکی دیار بەڵێ چۆنی بەڕێزم سپاس فەرمە لەسەر تەوەری ئەمڕۆمان سپاس دەکەم ڕێز سەرەتا ڕێسڵاو هەیە بۆ هەموو کوردستانیەک من وەکو دەرچوێکی زانکۆ کە ماوەی 3 ساڵە دەرچووی زانکۆم لە زانکۆی هەولێر تەواوم کردووە خۆم دانیشتوی هەولێرم ئێستا لە سەفەر لە کەرکووکم بۆی عنوانەکە ڕاست بێتەوە داوای لێبوونیشتان لێ یەکەم ویستم باسی ئەو لەو تەوەرەدا باسی ئەوە بکەم من وەکو چینێکە لەتوانی زانکۆدا خۆمە بینمەوە تا ئێستا من نازانم ناوەڕۆژی ئەو پرۆژە چییە بە گوێرەی ئەم سیاسەتی ئەم بەڕێوەبرنە بێ کە ئێستا حکوومەتی هەرێم پەیڕێوێکە وا بزانم من ئەمریشم نامە ساحەبی تاخێژوویەکی نەکخان و وەکو دانیشتن بۆیە ئەمەوێ ڕوونکردنەوەی زیاتر هەبێ لەسەر ئەم بابەتە خەڵکێکی زۆر هەتی ناگە نازانی هەراڵێن پرۆژە یاسا لە پەرلەمانی کوردستان دەستوی تر ئاوایە ئێدە کاکە ناوەڕۆکەکەین تێ بگەین نەبزانم چییە باسی چیەکە شمول مەکە شمولم ناکە چۆن ناتوانم سوودمەندوم لێ چۆن ناتوانم سوودمەندوم لێ ئاخراوانە ئەو شتەکان بەغامزیە هێڵنەوە بەس کەسانێک سوودی لێ بینین براکەم من دەکەم نازانم ئەو بابەتە باسیەکە و ناوڕۆژی ئەم پرۆژە یاسایەتیە ئەی بۆ کەسێکی کە لە شوێنێکی کارەکە نازانی هەواڵ چییە نازانی دەنگ و باسیە ئەمە چۆن سەیر دەرچێت ساوەکەم بەڵێ کاک دیار کاک باوکی دیار تبینیەکانت لە جێگای خۆدا بێگومان ناو پرۆژە یاسا ئێستا لە بەردەستی ئێمەدایە لە بودجەی ساڵانە بری 8 میلیارد دینار تەرخان دەکرێت بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون لە سندوقی نیشتەجێبوون ئەو یەکە نیشتەجێبوونە بەستونی دروست بکرێت ئەو کەسانە دەگرێتەوە کە بە پێی ئەم بەرگانە ئەو فەرمانبەرانە دەگرێتەوە کە لە دام و دەستگاکانی حکوومەت کار دەکەن کە موچیان لە نێوان 300 تا 1 میلیۆن دیناردایە و خێزاندارن و ئەو خێزانەش دەگرێتەوە کە لە خوار هێڵی هەژاریدا دەژین و داهاتی مانگانەیان لە 200,000 دینار کەمترە بە تایبەتی ئەوانەی لە ناوبینای حکوومە و بنگە سەربازێک چۆلەکانی سەردەمی ڕژێم و پێشوو دەژین و هیچ پێداویستێکی ژیانیان بۆ دابین نەکراوە بێگومان زۆر خاڵی دیتریشەیە هەر لەسەر هەمان بابەت بینەرە بەڕێزەکان ئێستا هاوکارمان لەگەرە لە شاری سلێمانی کاک هاوکارم کاتەوە باش ئەم کاتەوە باش
کاک هاوکار لە ئێستا باسەکرێت کە کێشەی نیشتەجێبوون لە کوردستان کێشەیەکی زەقە ئەو پرۆژانەی حکوومەت یاریمی کوردستان تا چەند توانیویان ناو کێشێت هەڕەدەی چارەسەر بکەن بەڵێ ئەو ڕێژێ بۆ هەندێک کەس سوودمەند بوون لێ بەڵام من وەکو خوێندکارێک قسەکەم خوێندکارێکی هەژار تکا لە حکوومەتی هەرێمەکەم بە سووترین کات وەک دانیشتوانی شوقەکانی قاڵاوە حالێن ئێمە لەوێ ژیان بەسەرەبین هەموو کەسێک ئەزانێ ژیانی ئەوێ چۆنە جا من لێرەوە تکا لە سەرۆکی حکوومەتی هەرێم کوردستان و سەرۆکی هەرێم ئەەکەم هەر وەکو ڕۆڵەی خۆیان ڕۆڵەی ئەم کوردستانە ئاوەڕێک لە شوقەکانی قاڵاوە بنەوە هیچ فەرقی نییە لەگەڵ ئەو شوقانەی ترا با ئەو پرۆژەش کە لە پەرلەمانەوە دەرەچێ بەشی شوقەکانی قاڵاوە بکە بزانە کە چەند خەڵک بە هەژاری ئەژی بە کەم دەرامەتی ئەژی باوەڕکە براکەم ئینساڵ من مەکتەبەکەم لە دەست و بەبوونەوەی کە کرێچی بووین و فەقیر بووین و لەو شوقەکانی قاڵاوە هیوادارین کە ئاوڕێکمان لێ بنەوە ئێمەش کوڕی ئەم وڵاتین باوەکو گەنجێک بزانین کە ژیان چۆنە لەم کوردستان بەڵێ کاک هاوکار کاکی وامە لەگەلە لە شاری هەولێرەوە کاکی وام کاتەوە باش کار ئێوارە باشتر بۆ تو فەرموو لەسەر بابەتی ئەمڕۆمان بەڵێ دەست خۆش بۆ تەوەرەکە تەوەرەکە زۆر جوانە من بەڵێ کاکی وایکە دەنگی بەرزکەیتەوە و شوێنێکت بگۆڕی لەبەرەوە دیارە شەبەکە باش نییە بڵێ بەڵێ بەڕاستی دەست خۆش بەڕاستی تەوەرەکە زۆر جوانە ئێمە ئەگە تەماشا ئەم سوقانە بکەین ئەم سوقانە حکومەتی هەرێمی کوردستان ئایا بۆ گەنج بۆ هاوڵاتی بۆ هەم کەسێک نەکرایانە یوسفەکان ئێمە دەبین لە کۆمەڵگەی خۆمان تەماشا بکەین یوسفەکانی ئێمە دەبین ئەوەی لە مۆزەف و ئەوەی لە دایرە نەبێ ئەوەی لە جێیەک مهم نەبێ کەس ناتوانێت بستە ئەم سوقانە وەرگرت بگرێت یعنی دەبینین لۆ فەقیر نییە ئەم ئەمشتانە یعنی لۆ فەقیر ناکرێت یعنی حکومەت بەس لۆ مەسلحەتی خۆی و لۆ پارەی خۆی هەموو فەقیرێک پێی ناکرێت فەقیر ناتوانێت یارمەتی ئەو شتەی بدات فەقیری لێ ناکرێت یعنی دەبی هاوڵاتی حکومەتی هەرێمی کوردستان لۆ خۆی بتوانێت سوقام بداتە هاوڵاتی نەگەتۆ لێ لە خۆ لە پشتە خۆتەوە بیفرۆشی هەبێەوەی کەس بزانی ئایا ئەم سوقەی چێ نییە ئەو سەربەت کابراایکی وێ سەربەت بە یعنی ئەوە کوێ کۆمپانیاک یعنی ئەو شتانە نییە ئەو شتانە کۆمەلگای ئێمە بۆ فەقیر نییە یعنی بەس بۆ دەورەمەند و بۆ کوڕە مەسئول و بۆ ئەوانە نە بەڕاستی سوقەکان بەڵێ سوقانە دەکرێت بەڕاستی ئەمە هیوادارین ئەم سوقانەیە بۆ فەقیر بێ یعنی گە بۆ فەقیر نەبێ بە هاتە سوێنێکە لەوە 50 قات خەلکەوە فەقیر هیچی بۆ نەکراوە یعنی حکومەت بەس لۆ مەسلحەتی خۆی و لۆ باردرانی خۆی هەموو شتی دەکات بەڵێ کاکی وا دیارە خەڵکێکی زۆر لەسەر خەتە سەرنجەکان گەشتن سوپاس کاکی سلێمان مەلەگە لە شاری هەولێرەوە ئەم کاتەوە باش ئەو کاتت باش بەڕێزم زۆر سپاس لەسەر ئەو هەموو بڕیارانە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەرەچەند بۆ چونیتی چارەسەرکردنی پرسی نیشتەجێبوون لە کوردستان تو چۆن هەڵەسەنگێنیت بەڵێ بەڕێزم بەڕاستی ئەو بریارانە بریاری چاکن بەس دەربارەی قەرزی بچووک و ئەوەی نیشتەجێبوون خەڵکێکی زۆر کەم دەرامەت و هەژار هەیە بەڕاستی عنی نازام حکومەت ئاوڕێکیان ئینایاتەوە حاردە لە هیچ بەڕاستی ئێستا قەرزی بچووک ڕێنمایی تەواوی پێ دەرنەچوە ئایا ئەو قەرزە کوی دەدرێتەوە کو نادرێتەوە بەڕاستی عنی خەڵکێکی کەم دەرامەت هەیە ئایا قەرزی بچووک ئەو کێشانە چارەسەر دەکات و فەقیر و هەژارە لێسا فەقیرێکی هەزار زۆر هەیە لە لە سلێمان لە کەرکووک لە کەسی بەڕاستی ئەو پارەیە کە حکومەت دایناوە بیدە بۆ فەقیر باشترە بۆ خانی بۆ عاد بۆ شتێک باشترە بەڵێ هەر لە سەرمان بابەت محەممەدمان لەگەرە لە شاری سلێمان ئەم کاتەوە باش کاک محەممەد پێت وایە ئەم پرۆژە یاسانەی لە پەرلەمان دەرچوون بۆ چونیەتی چارەسەرکردنی کێشەی نیشتەجێبوون حکومەت توانیویەتی بەشەیەکی باش پراکتیزە بکە بەڵێ کاکە کاژیان بەڕاستی دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بۆ ئەم ئیشە جوانی کەوا کردوێتی بەڵام بێگومان ئەمە بە هیچ شێوەیەک کێشەی چارەسەری کێشەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستاندا ناکات بێگومان چەندەها پرۆژە و چەندەها بودجەی کە ئەگەر تەرخام کرێت ئەنجا ئەو کات دەتوانین ئێمە بڵێن کەوا کێشەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستاندا بەرەو چارەسەرکردن ڕۆیشتووە کێشەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستاندا بەڕاستی کێشەیەکی هەرە گەورەیە یعنی فەقیر و هەژارێکمان هەیە ئێمە کەوا توانای هیچ داهاتێکیان نییە جاچی بگا بەوەی کەوا بتوانن ناخاوەنی شوخەیەک لەو شوخانە یاخود ببنە خاوەنی خانووی خۆیان من دەستخۆشی لە حکوومەتەکەم بۆ ئەم کاریان بەڵام بەڕاستی ئەمە ناتوانین بڵین کێشەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستاندا بە تەواوەتی جێبەجێ دەکات بەڵێ لەسەرمان بابەت فاتما لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش فاتما خان
ئەو پرۆژانەی تا چەند توانیویانە بە تایبەتی کێشەی نیشتەجێبوون کە خەڵکی کەم دەرەمەت کرێچین ئەوانیش داهاتێکی زۆر دیاری کراویان هەیە ئەو داهاتە ناتوانێت ژیانێکی باشیان بۆ دەبین بکات تا چەند توانیێت ئەم کێشە ئەگەر چارەسەر نەبکە بە لایەنی کەم بکرێتەوە. بەڵێ مەرحەبا و لێبێ. سوپاس. کاکە گیان بەنسبەت ئەم پارەی کە تەرخان کراوە بۆ نیشتەجێبوونی هاوڵاتیان ئایا بۆچی بەس بۆ فەرمانبەران بێ؟ ئەی بۆ هاوڵاتیان ناتوانن سندوقی نیشتەجێبوون ڕاکێشن؟ باشە لێرەشا من پرسیارێک لە تۆکەم حکوومەتی هەرێمی کوردستان کە پارە ئەیا بە فەرمانبەران بۆچی کەفالەتی فەرمانبەرێک وەرەگرێت دیستان ئەی ئەو فەرمانبەرە موچەی لەبەر دەستی حکوومەتانە وەنیە یعنی موچەخۆری حکوومەتە بۆچی کەفالەتی لە وەرەگرێ بۆ ئەو پارەی کە وەری ئەگرێت بۆ نیشتەجێ بۆ ئەو خانووی دروستی ئەکا قەیناکە لە هاوڵاتیەک کە مەدەنی بێ وەریگرێ کێشە نیە بەڵام من فەرمانبەرێکم ئەمەوێ پارێکی چاک ڕاکێشم بۆ ئەو خانووی دروستیەکەم بۆچی کەفالەتێکم لێ وەرەگرێ ئەی من موچەخۆری حکوومەتم تر کەفالەتم بۆ چییە؟ بەڵێ هەروەها باوکی دیارە لە هەڵەبجەوە ئەم کاتەوە باشە باوکی دیار بە تایبەتی سولفەی خانوبەراوی ئێستا درێت با وڵاتیانەوە دەبێت کەفالەتێکە بێت لە گەلە وڵاتێکە وەرەگی گەلە جارە دروست ئەنگ و پەیداکردنی ئەم کەفیلە زۆر زەحمەتە بۆ ئەم هەیە ئەکرێت ئاسانکاری زیاتر بکرێت. سپاسانەکەم ئێوارتان باش. سپاس. بەڕاستی ئەمە ڕۆتیناتە ئێمە چی ئەمەی کوشتووە لەم وڵاتە لەم هەرێمەتەوە ڕۆتینات کە من ڕاستە فەرمیە و خانم بەڕێ پێش من پەیوەندی کرد کە من خۆم فەرمانبەری حکوومەت بم موچەکەم لەبەر دەستی حکوومەت هادێت کەی پێویستەکان من ڕۆم تەکلیف لەم و لەو بکەم بەڕاستی ئەمە کەسێک فەرمانبەرێک نییە یەک دوو کەفالەتی لە کرد بێت تا ئێستا یعنی ئەمە کوشتنی خەڵکە ئەمە ناڕەحەتکردنی خەڵکە هەم ئەوەی کە سولفەکە وەرەگرێ هەم ئەوەشی کە بێ بە کەفیل بەڕاستی جا من باسیم کێشە نیشتەجێبوون من بەڕاستی بە کێشە باسی ناکەم بەڕێزەکەم ئەگەر بوار بدەن من بە قەیرانی باسەکەم چونکە نەک هەر چارەسەری نەکردووە ئەگەر ئەو پرۆژە و پرۆژەی وەبەرهێنانەوە سندوقی نیشتەجێبوون نازانم من خۆم فەرمانبەرێکم 18 ساڵ خزمەتم هەیە 6 ساڵە پارچە ئەرزم وەرگرتووە کە بڕیارێک لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزاران دەرەچێت کە بەیانەیە چی بۆ فەرمانگەکە خواخواتە سەلامت بکەی جوابت بنەوە نەگەر ئیشەکەش بۆ جوابت نادەن ئەڵێ کاکە ئەم شەو بڕیارێک دەرچوو ئەڵێ هێشتا کە بڕیارەکە بڵێ دەرچووە بەڵام وردەکاریەکانی نەهاتوون من تەمەنێکم سەرف کردووە جاران لە ڕژێمی فاشی بەغا کە شەو بڕیارێک دەرچوو لە ئەعلامەکە بەیانی لە ئەخیر نقطەی وڵاتە جێبەجێ ئەکرا پێشینە و پاشینی نەبوو بڕیار هەر بڕیارە بەڵام بەڕاستی کێشە نییە ئەمە قەیرانە ئەو پرۆژانشی کە وەبرهێنان جێبەجێیەکە و دروستیەکە کۆمەڵێک کەڵ خەڵک ئەو خانوانە کرێ ئەو شقانە کرێ یاتەوە کۆمەڵێک کرێکی تر بەڵێ باوکی دیار سەرنجەکان گەشتن هەروەها عەبدوڵڵا لە شێرادزێ دیگەلمەیە کاکە عەبدوڵڵای وار باش عەبدوڵڵا لە شێرادزێ ئەلو چۆنە برە باشی زۆر سوپاس برامژی چەند تێبینەکی تای سەر بابەتێتە فەرموو هەرچەندە خزمەت گوزاریت سەر حکومەتە هەرێمی ڕاگیرەدا بۆ هاوڵاتیان من دەبێتن ئەو کەسێ پەیوەندیت بەرنامەیە نارتیڤەت کەتن یعنی وەکی هەست تێبینی من سەر بەرنامەی ئەو کەسێ ڕخنێ لەسەر حکومەتت گیریتن تو وەک پەیامنێرێک وەک برادرێتە یعنی ئەس بینم گەشتبینێک ناوچەوێتوانە دیار بیتن ئەوە ئەس بێژم تشتێک نەیەجۆنە کاک عەبدوڵڵا ببورە بەرنامەمە بەرنامەی مایکە خەڵکە بەرنامەیەکی گشتیە ئەم بێلایەنی تەلەڤیزیۆنەمە بێلایەنە هیچ ئاڕاستەیەکە سیاسیە دیارەکردنی نییە ئەم خزمەتە خەڵک دەکەین ئەم ڕێکێت دەینە هەردووک لایەنە ئەم دەزانین وڵاتێمە ئارا و فکر و ئەفکار و تێبینی و بچونین جوداواسەنە هەمیە ئەم وەردەگرین خزمەتەوان دەکەین ببورە تەژی بۆ تەژێ وەکو وڵاتی ئەو پەری ئازادی لەسەر بابەتی ئاخفتن بکەی فەرموو بەڵێ یادی کەشی ئەس حەز دەکەم وەک هاوڵاتی ئەف کەسی پەیوەندی پەوەتکەن بلۆ ویجدانە خۆ مرتاحکەن بلا بس يعني هجرة خوتي دوب كان أم دي بيشن يعني حكومة دي بيشن نكا بون منازل ديار كان بو خلق السليمانية دي بيشن حكومة رئيس السليمانية
نكن يورخي بودينيا أما كي بوديني دي بيشن شو رئيس حكومة منينن بس نخير حكومة يك حكومة يا هميك يك بارشيا يا يك كردستانية بونمونا أجرام بين بري خب ديني حكومة هما بيشتبين شدر فرمان بري بو پاره دو بیت کرد اف کسی نه تا تعیین کردن 150 زره حیوانات بدته افروش خود یک روز دو 400 نو بنتیشه یادی کشی بون مونه 20 میلیون دینار دخل که 20 میلیون دینار کم بین برای خود دینه دخانی که یعنی یک جار یه باش پیدا چیکرن اول چاکسازی که یا حکومتیه بون مونه یا چاکسازی کشید کردن امید بین جد بلند حتی جد بچی که تا وگرتن خلک ما بلا بیرا خوبین تا مدرجم و بحث ما که حق نبی ام كل خداني سيطرة كي بوغين في قولها سفيري ريدا بما سليماني بجلكي كردي با ايلام فخر شنازي فيبكن ام نبينا كيو ببينا دشمني تسريخو بلا شو بمال دورو بري نبيت ابابو مصرية سيتشوار هاي بس حكم بله دیاره من زور اقام لدنگ نیه یوادارم بشی کنترول که دنگ زیاد بکره بين بري خد ديني بونو منال المصري اذا تشور هي خو بيشاندانه كو يك جارا ما کاک عبدالله بابت ما تایبت برا ببوره بابت ما تایبت سرپرسا کنجی بونی تو جی دکاری سرنجان خالد نوا بابتی دربری و ما وقتی که گلک داته و هی ویدارین همیده می پیوندی نوا برنامه که هر سرنجکات بیت او پرید دله که فرمان و ام دیارگین و دکی نکنی جدا دلته پی خوش بیتو و ببوره جی ام گلت بلعنین سپاس بپیوندی تای بر باش سپاس سروا سواره دیگه میل بازار سلیمانیم کاک سروا کاک سواره ایوارد باش ژیان باش کاک سواره لسر تاوری امرو ما فرمو سپاسەکەم کێشەی خانم کە لێرە لە سلێمانی لە خراپترین شوێت 150 متر بۆتە 9 دەفتەر 9 دەفتەر بە کێ کڕێ ئەمە لایەنێک لایەن شوقی کێشە حەل ناکات ئەبێ حکوومەت دەستی ئەرز تەوزیعکاوە جینای سەر شوقە هەیە هەرز بچۆ خراپترین شوقاڵێ 9 دەفتەر باشە مۆزەتێکی هاوڵاتیەکەش 9 دەفتەری لەکوێ بوو شوقە بکڕێ یعنی تووسێ ئەمە تاجیر استقلالی ئەوەیان کردو خۆیان تاجیرن خۆیان تاجرن ئەچێن شوقە دروستەکەن بێن بەکرێ ئەرزیش تەوزیع ناکەن بۆیکی شەکە لەوەیە کە ئەرز تەوزیع ناکرێت فەرمەوە با ئەرز بن بە مۆزەف و ئەرزیش هەزانە بێ و سلفەش بە خەرچێت بە کەفالەت بە شتێک بێن بە خەڵکو بە ئەرزیش ئەو ئەرزانە تەوزیع بکرێ بەوە دوای ئەو شاری ئێمەش تعریب بووە بەخوا 15 ساڵتر 2 ملیۆن عەرەب لێرەی نەبێ یعنی عەرەبیش خانووی گران کردووە ئێساکە ئێمە کێشەمان چی ئەمنی قەویمان لەبیر کردو لەبەر مەنسەبەوەمانە سێرەکەی 2 ملیۆن عەرەب لە سلێمانی ئەمە هەمووی خانووە کڕن و ئەماکردن بە 15 ساڵتر ئەم 2 ملیۆنە ئەبێتە ملیۆنێک ئەم ملیۆنە داوای حکمی ذاتی فیدرالیمان لێکرد سلێمانیشمانەوە کەرکووک لە دەستدا و بڕۆ بە خێراتی چۆن کەرکووکمان بەرم لەمانێ حیزبایەتی و بەم لا ئەو لا و پارەوەم لا بلا دەستدا سلێمانیش فت سپاس شنوێ لە شاری سلێمانی لەگەلمان ئەم کاتە باش ئەم کاتە باش دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس طبعا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بڵین خێرێک بیکا بە مۆزەف و فەرمانبەرانی ئەم وڵاتە ئەم هەرێمە بەڵام بەداخەوانێ کە ئەو پێشینەی قەرزی خانوبەرەی داناوە بۆ فەرمانبەران یەکێکی وەکو خۆم من کە خۆشم و هاوسەرەکەشم فەرمانبەرین و تقریبانێکی 20 ساڵ 17 ساڵی خەزبەتمان هەیە ئەو قەراری ئەوەی دەرکردووە کە گوایە هەست کەسێ مستەفید بێ لە حکوومەتی هەرێمی کوردستان شتی تر هیچ شتێ شمولی ناکە من خۆم بە 1000 قەرز و قۆڵە و 1000 ئەمسەر و ئەوسەری تا توانیمە قەتعە ئەرز بکڕم و بیکەم بە خانوو سەرفەی عەقارم وەرگرتووە ئێستا لە تۆ هیچ شتێ شمولی ناکە لەبەرەوەی سەرفەی عەقار من وەکو فەرمانبەرێکی ئەم هەرێمە و غەسبە لەسەر حکوومەت کە یارمەتیم باو دەسم یارمەتی بۆم بدرێژ کات بەڵام ئەو کە من خۆم بە قەرز و قۆڵە ئەرزەیەکەم کڕێوە کردومە بە خانوو یعنی چی من حەقم ئەفەوتێ لە ئەرز و لە شوقە باشە ئەو ئەرزەکەی خانووینەکەی یامەتێ پێشینەکە بەس لێم ئەسەنێتەوانێ باو ئەرزەیەکم باتێ منش بتوانم ئەو ئەرزەیە بفرۆشمەوانێ بتوانم قەرزەکانمی پێ بەمەوانێ بەس ئەمە ئەم منەتەی کە حکوومەتی هەرێمەیکا بەسەر فەرمانبەرانە هەتا سەر ناچێتە سەر سپاس پەیوەند دەکەێت تەماشاوانە نێجانهاژێک لە باژارێ دۆی کە بزانین خەڵێکی لەوەر لەسەر بابەتی چا داوی گەلو خودی زۆر باشە هەنی گەلێک باشە ئەف سلفەتێنە سەرفکردن بۆ خەلکی و فەقیر و تێبینیەک مندا هەیە سەر گەلە ئەزدیحامە سەر بانقێ وەختێ تەوزیعێ و ئەوێ خەلک بچێکی بێزارە شندێ هەکەر گەلێک تشتێکی باشە و بخۆ خەلکی بۆ گێرامە مە ئەمیل گوندی سنۆرێ باژێڕوانیە یەشمە بۆری وێگاوێ نە سلف مە سلفه خوانیای تاپش مدگیرید نه یه گونداش مدگیرید ام ضررمندی زور هست که این پریکا کامیرا هوا دنگ مبگهت پارزگی
بوما جارك بينتن سلفة عقاري يد جندا شماجي بجريتن ديفرين ما بلا ديفرين ما بيتن ديف خارطة بلدية بيتن بس امشي سوند ماد بين سلفة عقاري بشويش عام زور باش هو خلكي كوري دقريتن اگر بيو او كسي كسلفة عقاري كي وردقري عادي هبي خوي آماده كردبي دەتوانی خانەکەی پێتەواو بکاتن بەڵام سولفەکە کە زۆر تاخیر دەبی مانگی 6,000 دینار لێوە دەگری تقریبان 20 ساڵی پێدەچی ئەگەر بێت و زووتر تەواوی باشترە برا شقة جالت باشن بيجوا شقة عالمك وفقيرة سلفة بأقصى دادن مثلا زون شوا دي شقة 5 دفتر سجل دفتر كيدات أبدي دي أقصى داد دي شيء يعني بيخونك شيء بيت أم نسبة عقارات قطعة جالك يدقرون بين قطعة شو 8 دفتر و9 دفتر جالك فقيرة الموظف نشيب خب كريت وأوفاجات كو اف سلفة عقاري واف مجامعة شتكن جالك وجالك بوشن كو خلك حتى حدا كي يجبن كريدوريو ويدي خلاص بون وام حسكن يعني هيش تو بين اوفاكرن وسلفا زيادة تلي بكن بلكي خلك شتر استفادة جبينت لسلمان بابا تماشاوان نجام كاك حكيم لباجارا كري ديگر ما كاك حكيم ايوار باش ايوار باشتر باش عمو زور سپاس قالو اف بريارو اف اوين كو حكومت هرمان كردستان لدور كيم كردنا برزگريكا كنجيبون الى هرمان كردستان گرتيا بر چاوا يارمتي درك بو اف برزگريكا نمين ان ترادكي كيم جارا سربا والله عمو شو بيجم اسفو مصطمع الدفراكليا و 3 ساله من قدم كده اشتا 4 نداينم 4 ديار نينم اي سلفه عقاري تورگرتكا انكو اف صندوق انشتجبوني مفاجئ ورگرتكا انت هول ضايا بو يكي بما ما سلفه ما عم ديورگرين بس ما سلفه الشدن شو بوكان عرضينا بله هر السلام بابت كوا لا شاري سليمان ام كاتو باش كاي كوا ام كاتتان باش زور سپاس لسر توري برنامج امر من فرمو والله من حزم كرم كرمي بم لسر قصي او خشكو براني كبيونديان كر سبارت بوي ك قليان هي لسروي ككفيل بو فرمان بران دابين بكريد لكاتي بيداني قرزي باقي خانو بريا بله من دنيانا كم كلرن ماكي ام جاري اخير دا هاتوا اويك قرزي بانقي عقاري ورا قريت سيبا كفيلني اجر فرمان بربو لبرو خوي كلا متخوراني حكومه مشكله جد صلاتي حكومتها وباش او خانوا خوي لحزه حتى او قرزانه ندريته وهيز معامله هيك تري لسرناك وباش بوكو بو رومبو توا زور بي خلق ابن بكفيليه كيتر بمقابل باريك ابن بكفيل يعني الله اگر من ببن بكفيلي تو بي 5 ورقم بيتي دولار بله دروانجي او زياتر حكومه هولياك او كفيليه نهيلت بوي خلق استغلالي او وضعجنكات بلان بريارك درچوا لسراوه ام كفالتنا منه بله لرن ما كان ام دوایي وزارتي دارایات یاتی بله سپاس بو همزانیاریا بله انا كم خو حافظ سپاس لسلامان بابت محبت لشاري سليمان هم كتب باش محبت خان الو بله فرمو همو کاتێک دەستخۆشیەوە بەرنامەجوانە لیەکەم زۆر سپاس دەربارەی پێشینەی خانوبەرە بەڵێ دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەتەکەم هەیە لە 2008 لە 2009 خانووی کردووە ئەم پێشینەیە دووبارە هینی ناکاتەوە شمولی ناکاتەوە هەر هەیکەلە بەجێ هێشتووە هەشتا لە 2010 خانووەکەی تەواو بووە یا بە ئەساسی ماڵ و سەر لە نوێ ناوماڵ تازاکاتەوە داوا ئەکەم لە ڕێی بەرنامەکەتەوە داوا لە سەرۆکی هەرێم بکەیت کە ئەو پێشینەیە شمولی 2008 و 2009 بکە بەڵێ هیواداری سەرنجەکانت گەشت بن مامۆستایان مۆزەفین هەتاکەی نەچینە خانی خۆمانەوە
لەسەر ئەمە بابەت علی لە باژارێ دووکێ کاکی علی ئێوار باش گەلو ئێستیغلالکردنا وی ئەوەی کە کەسێکی ببە کەفیلێ کەسێکدن ڕێژەیەکە پەرە لێ بسینەوە چا بێت گەل بە چ ویجدانیەکە بە چه هەستکردنێکی بەرپرسەرەتیە بەلامبەر گەل بەلامبەر مرۆڤاتیە. الو بەڵێ کاک علی مرحبا سەر چاوت من برس سر برنامه و باشه فقیر هر فقیره ما که پارچه زمینه بیجاری چه سلفید کرد او دی چاج به قیران خلاص بید. بله پروژه کاک لیوا کوزانیاریه که پروژه صندوق کنجیبونی سالانه بودجه هرم 8 میلیارد دینار بود اینا طرحان کردن اف کرت تایبت یکی ناکنجیبونی دروست که تفکر کردن کنجیبونی نیوا سلفوی حکومت ده و به چندین سال هاولاتی وردگیره و نیوا کدنجی پروژه او کمپانیا ده وی پروژه آواد کن ما بحث وی که فرمو باشه برات او تی بینیش رئیس اداره گیلگاول شلاد زیک عبدالله او مروه که جامعه الملاقه مرتاح واش کسی نه دو بیشت یا بوی باش يعني زميلي خو مرتاح كذا زميلي خو شو مرتاح كذا شي زميلي خو مرتاح كذا عالم خر فقير ما كان فقير نبي بوش جوزن ذيك وباش زور ممنون سپاس کاکالی لباجارت هوکه بله تماشاوان نجا استاش چین شاری هولێرەوە و بزانی خەڵک لەوێ لەسەر ئەمە بەتە چیاڵێ فەرمونون پێشینەی خانوبەرەکە ئێستا بیتە 20 ملیۆن پێم وایە بەس بەڵام بەداخۆ تا ئێستا نەمیتوە بیتە بواری جێبەجێکردنەوە خاڵک لێرە زۆر گرنگە ینی ئەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێک دەرچی لە وەزارەتی دارایی دەبینی ئەو ڕێنمایە تەنفیز ناکرێت بە شێوەیەکە ئەنی پێم وایە دەبی حکوومەتی هەرێمی کوردستان کەوتی 20 ملیۆن تەواو وەزارەتی دارایی سەیرم پێ بۆ کەمی دەکات و یان بۆ ڕێنمایەکی نوێتر دەدەینیتەن ئێستا دەبینی خاڵشتر هەیە کە 100 مەتریە ینی خەڵکێکی نەدار کە داوای پێشینە دەکەی چێ ینی خەڵکێکی دەورەمەند نییە یاخود کەسێکی سەرمایه‌دار نێبێ بە سلفە ڕابکێشی هەم خەڵکێکی نەدارە کەم دەرامەتە چاوی لەوەیە کە بچی سلفەکە ڕابکێشی ئەویش کابراگە 200 مەتری هەب بکڕیتن هەنی پێشم وایەگە پارە چۆن دەشی دەبیتن بتوانانی هەیکەلێک دروستکە نیشتە جێبیتن بەس بەڵام 200 مەتریەکەت هەبی کە حکوومەت پێشنەی نەداتن پێم وایە ئەم پیاوەتی چ لەگە خەڵکە تەنها 100 مەتری نابێتن لە 200 مەتری دەبیتن کاکە زۆر کەم دەکاتەوە لەبەرەوە پارەی حکوومەت بە قەر دەدا ئەم بم لە جاجە حکوومەت نەک بزمینە 50 ملیۆنی دەمێ قەر دەخۆ هەر لێی دەجێتەوە سەب لە ڕاستبەکە دەجێتەوە عالەمەکە لە خۆی استفاد لێ دەکە سوکنەک لە خۆی دروست دەکاتن با بدات 100 مەتری 150 بداتە هەموو کەسێک هەموو هاوڵاتێک استفادەی لێ بکاتن ما قەر دەخوا ئەوڕۆ حکوومەتە بابی ملەتە دبابیان دەتی بە قەربیان دەێت چی تێدایە دەچێت شقەمقانە دروست دەکە ئەوانە دەوڵەمەکانی سپالەکە هەموو پێش دەکڕن دا بە گران دەنەوە خەڵکە با نێل ناو جاردێ نەمینێ نێ لەو شقی عالم دەوڵەمەکان زەخت لێ بکەن لە فەقیرەکان زەفت بکەن ئەو سولفەیە کە ئەدرێ بە تایبەت خەڵکی فەقیر خەڵکی کەم دەرامەت سوودی لێ ئەبینێ پێم وایە بڕارێکی زۆر ڕاست و دروست بوو لە جێی خۆی بوو لەبەرەوەی خەڵکێک زۆر هەستەکەی جومجۆڵ کەوتۆتە ناو خەڵکەوە خەڵک خەریکی خانە دروستکردن و خەریکی ئەو شتانەیە بەرەوەی ئەو سلفەی ئاقار بە تایبەتی لە بۆ فەقیر و هەژاران دەتوانێت هەتا ڕادەیەک هۆی نیشتە جێبوون کەمی بکاتەوە هەتا پێشینەی گوندەکانی ژەویش دەورەشی زۆر میمە بە تایبەتێکە بەو دوای حکوومەتی هەرێم 15 ملیۆنی کردە 20 ملیۆن ئەوە تەبعاً لە بۆ فەقیران زۆرە هەموو کەس دەتوانی بەرەو نیشتە جێبوون بڕوا نیشتە جێبوون کەم کاتەوە بەلێ تەماشاوانە نێجا هەروەها دیار یاسین لەسەر تۆری کۆمەڵەتی ئاڵێ تا ڕادەیەکی کەم یارمەتی خەڵکتەوە هیوادارم هەروە بێ هەروەها سەردەشت ئۆمەر ئاڵێ من وایکی گەنجێک پێشوازی لە هەر پرۆژەیەکی کەم کە خزمەتی گەنجان بکە حکوومەت لە قەیراندایە لەبەر ئەوە ئێمە سەرمایە دەستی کار و بەتاڵێکی زۆرین حکوومەت کێشەی ئەقلی ئابووری هەیە لە هەموو بنەماکانی ئابووری هێزی هەیە تەنیا کێشە لە ڕێکخستنی بنەماکانی ئابووریدایە لەسەر هەمان بابەت ماردین لە شاری هەولێرەوە ئەم کاتەوە باش ماردین لە هەولێرەوە جەلال لە شاری سلێمانی لەگەڵمانە کاک جەلال ئەم کاتەوە باش باشتر بوو جەنابەت فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆی بەردەمەکەمان بەڵێ
مثلا أنا خلقة أنا أجل أنا كنت برا هي وقت حكومة مراسم لكن أو تناسب سنوي وثانوي خلقة بكسانة حكومة أو طريق قدر خلقة أجلوا عقل شيء باسي إداري هبوايا فسال أوهموا زوي كدرا بس يكون بين الإسلامي بنا هنا لما هالسنة بني على تسهيله بله همو زوي كدرا بس يكون بينها بدلا بكريسي سليماني بدلنا يسا وضعي أولي خلق صد بعزبو هيد أزمة ساكن جنامة شيء بيتي سيادة ترنيو بيسكي باب بيسكي سوقيك أما يكدو حكومة منتي أو بخسر خلقاك عقار إسا خوي بخوي دمنا لخلق زي حكومة أجر لهم الدنيا هي موتا يا عقار يا هر خدماتك لو لاتي فدرالة وكو مركزنا بيت خلق حقي خويتي براسيك بله يعني بلا خدمتي كبدين بلا حكومة خدمتك كده شوية بله والله ما كنت تنكسك ديارة بعد نعملين بون من السليماني تواني بيان يقبلك شو دولة ما كدوه بله كاكي لازم حزكم هر کسی که رخنی برخنا کام شوی کی جوان بله بوی که ایو برسان زمانی خلق بن بله کاکی جلسان انجا كان جيش تنروها احمد لقصورك لقل معنا كاكي احمد ايبار باش ممنون چاری مامستا زور سپاس گلو لدبر هوا لاکر پرزگرکا کنجیبوی چوای هيا چند هون کارین مفا جوان پروژین حکومت هرما کردستان انکو بریارن حکومت هرما کردستان ورگرن بو دروست کردن خانیان بله مامستا راسي گندا الحمد لله حتى الرضاكي باشا بس يا نحيا قصروكي بخو سلفي عقاري عندك راحت جيري تنطوبو يا تقريبا نزيكي 2000 مالا خانينا طوبو يا سلفي عقاري ببارة نهاية اول كرتن ايك يا خريطة بلدي درسة ورقة بلدي هاي بس سلفي عقاري ببارة نشت والجريد بيجي تخانينا طوبو يا ونشقون بوجه حسابينا وش ابخو ناحية بس قطعة نطوفنا بس ورقة بلدية درسة وكيل ساروكي دارایی قوتي درسة ورقة بلدية بيتم درسة تشي والجري بله بس حضروا که بجار اگر بکرتی مادام پرزگیره کو اوه کاک احمد اگر بکرتی داخوازین هوا چن هیویدارین جن پیوندی دار جی گهداریتا بکن فرمو بله بخاطر ما بخوش اف خونیت موی القصروكي مزبط سلفي عقاري بو چه بيتن قال خلكي هاجارت داي بيچنا بيتن خونه وبخد چگنش تا خونيت آخن يعني ساكتي راخكي سلفي عقاري تا والجتن راخك نايد والجتن تشگل كي نخوشه بله لو خلكي كده خلك ساكتي دعوه ويرد كتريج قطعه جران بيچنا بيبكرن كوچن سلفي عقاري شن بخوال گرن و خونه بخدانن مش دخوز يوم حكمته ما كوب افو خونيوشي توبو كان سلفي عقاري بتوال جرتن هیویدارین حکومت گهداریتا کربه کاک احمد تروا کاروان لشاری سلیمانی ام کتابش کای کاروان یوارتم باش براکم فرمو كاكا باش براكم زور سپاس لسر توری امرو فرمو لخدمت دام والله هي من اول راسي بسلفي عقار براسي لقى فقيراني بو فقير او من بغلط يا زلمه فقيره زين شي فقيره كسي باش من عرفكم بها ام يوصل سلفي عقاري بالرواتي بدك زليت يشك امادنيا بيبقى كفيلت باشا اي فقير شي فقير من كموظف اشغل حكومتي متخوره حكومتي متخوره حكومتي فقيرنيه لقى فقيرات هر امتيازك لم حكومتها متخور شمولك يشك بيبقى فقير بإسفادين حكومتك البيت باشا سلفي عقار توزيخني عرضه ولا شي كره کاکی کاروان پتوای ام هویا ام خلکی که بمشوی نایت پیشو بوی به کفیلی مقابل آن دوای پاره کی دیاری کرا و کامتو بچو نگرین تو بچه اوای بچه شوی کی گرین تو ازاین شو 25 ورقه من خبر ما 25 ورقه دعوا کراوه يعني من كظلام من پیش دیار شو دعای تکلیف بیکر دو برادری شو کو برانه ولا بلا کفیلی برا اي حكمه تو ناساني او تعرف كفيلي بوتي تو خانو كتابو كاتا بكره رهنه بوي بله 25 ورقه قناعتك 25 ورقه دعوه كراوات تو تماشى مبلغك يا فرقي شي لك اسبوع هي فرقي هي كوقت خويا عن وسيله فرا او حرام بايش حرام
بله کاک کاروان لشاری سلیمانی بگومان لپرانیا دورین کردستان پرزگیری کوی که کو او کسین دبنا کفیل او کسین آن دخازن سلفه ورگرین که مشکل آنکو پرزگیری کانی هری اساسی او یک کد کفیله که لکیره بدز بکوه پشتی وین آوره تماشا ودن نجا جاری کی ترپیک وین بله تماشا ودن نجا سانما لگیل لشاری کفری لسرمان بابت ام کاتو باش برازم بله فرمو لسر توری امرومان سرتا دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس من ئەمەیەکە لەسەر نیشتەجێبوون خانی بەڕاستی ئەو پرۆژەیەکی باش ئەگەر حکومەت جێبەجێ بکە لە کاتێکا ئەو پرۆژەیەکە ئەیدەنە خەڵک ئەو زەوی یاخود ئەوانە دەنە خەڵک تاوەکو پارەی وەک بەرتی لێ نەسێنن ئێستا کە لە شاری کفریدا هیچ پرۆژەیە جێبەجێ ناکرێت لە خان و بەرە زەلامی وایە لە 2023 کە زەوی وەمانەی بۆ دەچووە گوێت لێمە بەڕێزم بله بله فرمو لە 2023 زەوی بۆ دەکرا تێنە لای پرسیاری لێکەن توایی چی حزبێکی چی دەسەڵاتێکی ئەوەی ئایت خۆیان بێ بۆی دەکرێن من ئەمێ بە واقعی قسە بکەم پرۆژە یاسایە دەرەکەن ئەم پرۆژە یاسا بزان بۆ میلەتی کورد وە کەڵکە یان نا سێر وەک جاجگەی جوانەوە پرۆژە یاسا بزان زەرەرێتی یا خانجازێتی هیچ پرۆژە یاسایە جێوەجێ ناکرێن پرۆژە یاسایە بچووک جێوەجێکەن لە کفریە هەزاران جا دێدەنە تەلەڤیزۆن فەرمووسەی شارەکانی ترکە شاری کفری لە 2023 هیچ شتێکی بۆ نەکراوە نە خان و بەرە نە ئاو نە کارەبا هەزاران جا دێن بەڵێمان پێدەن بەڵێنەکانیان گشتی ڕاست نییە بەڵێ کاکەنان لە کەلەکچیوە ئەم کاتت بەش کاکەنان هەموو کاتێکەوە ئازدازم فەرمۆ لەسەر پرسی نیشتەجێبوون و سندوقی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستانە فەرمۆ قسەی جەنابێت برای بەڕێز بخوای ما خەڵکی کۆمەلگای کەلەکچینە بەڵێ ئەو نیشتەجێبوون ئێمەی ناگرێتەوە نازانم لەبەر چیە یعنی گوندی دەگرێتەوە بە تەنیشمانەوەیە زۆر گوند لە تەنیشمان دەگرێتەوە ناحیەی دەگرێتەوە قەزای دەگرێتەوە پارێزگاشی دەگرێتەوە دەڵێن ئێوە خەڵکی کۆمەلگانەوەی ناگرێتەوە حەزەکەم لەڕێی بەرنامەیەوە بەڵێ بەرپرسەکان ئاگیان لێ دەکە بزانم کێشەکە چییە یعنی بەس خەڵکی کۆمەلگای ناگرێتەوە گوناحمان چییە کە بووینە خەڵکی کۆمەلگا ینی ئەوان ناتوانم بفەمە بن لە سولفەکە لە بەرەوە خەڵکی کۆمەلگایەکە نام کۆمەلگایە لە کێوەتیان و کێشەی ئەم کۆمەلگای بە تایبەتی لە ڕووی زەویەوە چییە؟ نازم دەرێ ئەو تاپۆن نیە ئەگەر تاپۆنیە خۆ گوندەکانیش تاپۆنی مل بەڵێ دوو کۆمەلگاینە بە تەنیشتێکەوە وابزانم کۆمەلگاکان کوردستان شەمو ناکرێتەوە بەس نازانم چه شکلە چیە هیوادارم لە ڕێگەی بەرنامەیەوە شتێکمان بۆ بکرێت ینی ئێمەش هیوادارین بەڵێ کاکەنان لە کەلێکچێوە سوپاس بینەرە بەڕێزەکان ئێستاش بە بزانین لە سلێمانی خەڵک لەسەر ئەم بابەتە چیا لێ فەرموون قەزی نیشتەبوون تا ڕادەیەک پێم وابێت بۆ هاوڵاتیان جێگەیەکی باشەوە جێگەیەکی زۆریش پڕەکاتەوە لە ڕووی مادیوانە بەڵام ئایا ئەم قەرزی نیشتەجێبوون لە شارێکەوە بۆ شارێکی تر هەمانەوە قەرزەیە کاتێ بە هاوڵاتیانیان لە قەزایەکەوە بۆ قەزایەکی تریان لە لادەیەکە بۆ لادەیەکی تر پێم وابێت بدایەتەم بڕیارەکە دەرچوو ئازانم قەزانەحەکانی شیگرتوانە هەتا ئازانم هەفتا وەرەقە بڕی هەدیەشی لەگەڵا بوو کە داتر حکوومەتی هەرێم لەم بڕیارە پاشگەز بووانەکە ئەسڵەن هەفتا وەرەقە هەر پشتگوێ خست وەکو هەموو بڕیارەکانی تری دواتریش ئەو قەرزەی کە ئەدرێ بە لادەکانە بێ گوایە لە سنوورێکی دیاریکرایە بۆ نمونە 200 مەتر کەمتر نەبێ یان لە 300 مەتر کەمتر نەبێ ئەمەش بەرگرانێکی زۆرە خات سەر شانی خەڵکی لادەکان بە تایبەتی چونکە خەڵکی لادەکان لەوانەیە 200 مەتر 300 مەتر خانی بۆ نەکرێتەوە ئەگە بۆشی بکرێتەوە پێویست نییە لە لادەکان ئەمە لەلایەک بڵێن لە ڕووی شارەکانی شەوانە شارەکان ئێستا بۆ نمونە شوێنێک وەکو شاری سلێمانی ئەڵێ بێت لە 200 مەتر یاخود لە 150 مەتر عەرزەکەی کەمتر نەبێت 150 مەتر عەرز لەم تروفایە بە زۆر خەڵکی هەژار ناکرێت لە هەر شوێنێکی ئەم سلێمانیە بۆ نمونە لە دووترین شوێنی سلێمانی کە لای منتیقەی مەلادا و دوکانی سپیکە و منتیقانەیە ئەگە بێ سەوای 100 مەتر عەرزکی ئەڵێ بە 3 دەفتەرونی بە 4 دەفتەر پێم وانەیە خەڵکی فەقیرە ئەم عەرزەی بۆ بکڕێت بەڵێ سەدیق لە ڕانیەوە ئەم کاتەوە باش ئەم کاتت باشێ بەڵێ لەسەر سندوقی نیشتەجێبوون لە کوردستانە ئەم سندوقە نیشتەجێبوونە تا چەند توانێتی یارمەتی خەڵکی کەم دەرامە بەدە بەوەی ئەوانیش ببن بە خاوەن یەکەی نیشتەجێبوونی خۆیان بەڵێ گیان ئێمە وەکو خەڵکی ڕانیەی مەجموعەیەکی خانوو ماستەرزی کردووە مدەکەمان ساڵ و نیوێک بووە ئەوە نزیکەی 2 ساڵ و نیو تێپەڕی تا ئێستا پرۆژەی خزمەتگوزاری بۆ نەکراوە زیاتر لە 1000 خانی تەواو بووە لە ڕۆستی داواکاری هەر لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەی ئێوە بە دوواداچوونێکی بۆ بکەن بەڵکو پرۆژەمان بۆ بکەن وەڵای کرێ بەڕاستی
يعني ورث بونا تندكري خاني دين بروسس ما بونا كان يمنا زين سكين براسي بله کاک عبدالله ما لگل لبردراش کاک عبدالله دم باش سپاس لدوراوا گلو پرسا کنجیبونه چاویه و خلکی چا مفهمن بویا جوان صندوق نیشته جیبونه سلف خانو بره براسي لخانو برا مزور پریشان بنا او غرفه تجاريه لبو مدر كرت اما او ما نسا غرفه تجاريه خانو ما ده العمو بتاعي خرب قرضها هيدا اكيد دليل او خرب قرض غرفه تجاريه او زمش پریشان بنا لا تركيو بسعيد او تسمعني على زيت بيا او تسمعني فايل 2000 اجر توعنا او تبرسيار ما بلا برستان هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان گیان لە پرسیارەکانی تو بێ و کاک عەبدوڵڵا لە بەردەڕاشەوە سوپاسیان دەکات. تەماشاوانە نێژا دیارە لەسەر تووری کومەڵاتیش چەند سەرنجێکمان بۆ هاتووە لەسەر ئەمان بابەت هەروەها نزار حەمە سەدیق ئەڵێ دەستخۆشی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارم زیاتر بەیەق بە خەڵکی هەژار بدەن چونکە زۆرینەی خەڵکی کەم دەرامەتین هیوادارم پرۆژەکان نەبێ بەرنامە بێت زۆربەی ئەنکۆ زەویەکی سوکالیەکان نەکرێت بە شوێنی نیشتە جێبوون. بەڵێ هەروەها مەریوان قادری شاڵێ دەستخۆش لە حکوومەتی هەرێم دەکەم هەنگاوێکی بوێرانە بۆ بەڵام ئەبێت ڕێبگرێت لە بە فیرودانی ئەم هەموو زەویە کە بوو یەکەی نیشتە جێبوون بەکاردێنرێت. تەماشاوانە نێجا پرسا ئاکنجیبوونێ لە هەرێما کوردستان هەیان هەیەکە هەیانها پرسێکێک و چارەسەریەکی بنەڕەتی بووێ پرسێناکێ کرنزێ دەباریە کو حکوومەت هەرێما کوردستانی جێکێ ئەنکو پەرلەمانی کوردستانی پرۆژە بریارە دەرکێ بناو نیشانێن پرۆژە بریارە دروستکردنە یەکێ ناکنجیبوونێ بوو فەرمانبەر و خەڵکێکێم دەرامەت. بێگومان ئەڤژێک چند خاڵەکان بخواوە دەگرێت جوانە و ئەو کەسە دکارە مفامە بن ژێوێ سندوقە نیشتە جێبوونێ ئەوێن فەرمانبەرن موچیان دناوبەرە 300 بۆ 1 میلیۆن دیناڕاندایە هەروەها ئەو خەڵکی کێم دەرامەت و لژێر هێڵە هەژاریەدان ئەنکو داهاتێوان یێمەهانە کێمترە ژە 200,000 دیناران ئەو کەسە دکارن مفامە بن ژڤان پرۆژیان بۆ ئەگەرن وەرگرتنە vê biryarێکی بۆ چەند سەدەمەکە vەدگەرە جوانە لە بەروەیەکێ دابەشکردنا زەڤیان بەسەر فەرمانبەران هاتیە ڕاوەستاندن و لە ئەنجامێوان هەمی زەڤین لە ساڵێن ڕابووری هاتینە دابەشکردن بەسەر وڵاتیاندا و پرسگەرێکە نیشتە جێبوونە خەڵکی کێم دەرامەت و ئەو فەرمانبەرین بێگومان کوموچیوان کەمە هەناتکە چارەسەرکردن دکار هەیە بەرەیە وەرگرتنا مانگانە و ساڵانە تەرخانکردنا بۆ جێ پێتر لەوێ کێشێ هەتا ڕادەیەکێ دەبێت چارەسەر بکە هەروەها سەدەمەکە دیژی دەستیشان دکە ڕێگرتنە لە زێدەڕوویە خەلکانێک و بناوێکێم دەرامەتیە خانیێن بێتاپ و درز دەکەنەوە و سیمایەن باژاران تێک دەدەن بێگومان دنهادا چەندین پرۆژێن دن هەنە کەرتێ تایبەژی پێراد لە هەرێما کوردستانê بۆ یەکێ ئەف پرسە بێتە چارەسەرکردن لێ پرسێکی دن کۆ بیە پرسگرێکێکی ئاسەی لە هەموو دەڤەرین هەرێما کوردستانê بوونا vê kefîliye gelek cara kesek dikare silfê akincîbûnê silfê xandûber werbigire lê kesê kefîl dest nake ve ku mifamen be ji wê yekê vî silfê werbigire piştî vê navberê car din em bi hev rayne. بەڵێ لەسەر تووری کومەڵاتی پێیجێ نارتی ڕەوا مەلیک لەسەر هەمان بابەت ئەڵێ غەرزی نیشتە جێبوون هیچ یارمەتیەکی خەڵکی هەژار نەدا چونکە ئەو قەرزە کە وەری دەگرێتەوە ناتوانێت بیداتەوە بەڕای من چارەسەرکردنی پرسی نیشتە جێبوون دەبێت حکوومەت خان و دروست بکات بە پارەیەکی کەم بدات بە هاوڵاتیان و کێشەی گەرەکی ئەنکۆ گەورەکەی گەنجەکان چارەسەر بکە. بەڵێ هەروەها شاهۆ سلێمانی ئەڵێ بەڕای من ئەو بریارە بۆ خەڵکی هەژار شتێکی زۆر باشە ئەم وڵاتە هەژاری زۆرە بە تایبەتی بۆ گەنجان کە هاوکاریەکی باشە هەروەها سەرباز ئەنکۆ سەرباز فازەری شەڵێ بەڕاستی من زۆرم پێ باشە ئەمە هاوردانەوەیە لەو کەسانەیە کە توانای دروستکردنی خانوویان نییە بەڵێ هاوار غەریبی شەڵێ یارمەتی دەرێکی باشە تاکۆ هەموو خەڵکی بتوانن ببنە خاوەن نیشتە جێبوونی خۆیان ئەگەر هەموو هاوڵاتێکیش بگرێتەوە. بەڵێ تەماشاوانن هێژا دیارە بابەتێ مە ئیرۆ تایبەت بوو لەسەر قەرزە سندوقێن ئاکنجیبوونێ تا چەند ئالیکاریە خەڵکی کێم دەرامە دەکە
بێگومان وەکو جارە وەکو بەرین هاژیمە ئیشارەت پێدای لە هەرێما کوردستانی دنها بەتایبەتی لە گوندان پشتی بریارە دەرچوونە پێدانا سلفی عقاری بە خەلکی بەتایبەتی خەلکی گوندان و قەزا و نەحیان خەلکێکی گەلێک مفامەند بوویەژێ بەتایبەتی ئەف خەلکە بوویە خوددان یەکی ناکەنجی بوونێ و دنهادا بەس پرزگەرێکێکە لەوان ئەوژی پرزگەرێکەوەی هەیەنا دەستکەتنا کەفیلی یا پێسانینا هەندێک کەسێ جهێداخەیە هەندێک کەسێ دنا ڤیجڤاکێدا دەمێ دەبێتە کەفیلی کەسێکی ئێستیغڵالە بەیەکی دیکە ئەو دەخوازە پارێکی زۆر دیکە وەکو بەریان هەیە پێیەک پەیوەندیاخوادا ئیشارەت پێدایك و کەسێک لە بەرامبەر کەفیلی بوون بکەفیل داخوازە 25 ڕقا کردیەک و بێگومان ئەڤژێک بۆ جڤاکێمە بۆ یارمەتیدان هەفتوو تشتێکی گەلێک خراپە هەیە سبەی ئەفکاری مشوان عادل بە بابەتێکین و دە خزمەتەوە دەبە ئێوار باش